إقدام وخوف. داعش گەماڕۆی خستووەتە سەر حەویجە و ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی و ڕێگە نادات هیچ کەسێک بێتە سنووری پێشمەرگە و لە ژێردەسەڵاتی ئەو هێزە ڕزگاری بێت. هەر ئەمەش وای کردووە هاوڵاتیانی ئەو ناوچانە ڕوبەڕووی بارودۆخێکی نالەباری مرۆیی بوونەتەوە. سەرۆکۆزەکانی جبور و عوبێد لە ڕێگەی پەیامەوە داوا دەکەن حەویجە کۆنتڕۆڵ بکرێت و ئەو بارودۆخە خراپەی هاوڵاتیانی ئەو ناوچانە کۆتایی پێبهێنرێت. سەرۆکی ئەنجومەنی هۆزەکانی حەویجە بە پەیامی وت دانیشتوانی ئەو قەزایە لە بارودۆخی زۆر خراپ ژیان دەگوزارێنن و داعش گەماڕۆی داون و نەخواردنیان دەست دەکەوێت و نەڕێگە دەدەن ناوچەکە بەرەو کەرکووک بەجێ بێڵن. سەرۆکی هۆزی عوبێدیش دەڵێت ئەو بارودۆخەی کە ئێستا لە حەویجە دەگوزارێت جێگەی قبوڵکردن نییە. تاکوی ئێستاش بە وتەی خۆی چەندین جار داوایان کردووە هیچ لایەنێک وەڵامی داواکانی نەداوەتەوە بۆ ئازادکردنی حەویجە. اليوم وضع الحويجة وضع مأساوي. بارودۆخی ئەمڕۆی حەویجە بارودۆخێکی نالەبارە. خەڵک و دانیشتوانی حەویجە ڕوبەڕووی گەورەترین گەمارۆ بوونەتەوە لەلایەن داعشەوە و هاوڵاتیانی حەویجە هەموو شتێکیان لەدەستدا و دووچاری دۆخێکی نەخوازراو بوونەتەوە و دەستکەوتنی کەلوپەل و خۆراک ئەستەم بووە. ئەگەر هەش بێت نرخەکەی هێندە بەرز بووەتەوە کە هەموو کەس توانای کڕینی نییە. لە سەدانەوەی هاوڵاتیان هیچیان نەماوە بۆیە بە ناچاری هەوڵی ڕۆشتن دەدەن بۆ ناوچە پارێزراوەکانی وەک کەرکووک و مەخمور و سەڵاحەدین و هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و هەر شوێنێک کە ئارامی و ئاسایشی تیا بەرقەرار بێت. بەڵام لەلایەن تەکدارانی داعشەوە گەمارۆ دراون و ڕێگریان لێ دەکرێت. بدل الوضع الإنساني للحويجة لە ڕاستیدا بارودۆخی حەویجە لە ماوەی 2 مانگی ڕابردووە زۆر خراپ و مەترسیدارە و هەموو ڕێگاکان بۆ گەیارە و مەخمور لەلایەن ڕێکخراوی داعشەوە داخراون و دۆخی دانیشتوانی حەویجە لە دۆخێکی ناهەمواری مرۆییدایە. تەنانەت سابوون و تایید دەست ناکەوێت و هاوڵاتیان پەنا بنە بەر قڕ و ئەوەی ئێستا وە خۆراک دەسەکەوێت تەنها گەنمە. هەر بۆیە دۆخی حەویجە تا بێ خراپترە بێت. تا ئێستاش نە بەرپرسانی کەرکووک نە حکوومەتی ناوەند بەدەم داواکاریەکانمانەوە نەهاتون کە ئێمە بە شێوەیەکی فەرمی داوای هاوکاریمان کردووە. بەڵام تا ئێستا وەڵاممان نەدراوەتەوە و ئازادکردنی حەویجە بە تەواوی پشتگوێ خراوە. لە ئێستاشدا بارودۆخی مرۆیی حەویجە زۆر خراپە و خۆکوشتن لە ناو دانیشتوانی حەویجەدا سەری هەڵداوە. لە سەرەتای هاتنی داعش بۆ باشووری کەرکووک ئەو هێزە حەویجەی کرد بە جێگای بڕیار و هێرشەکانی بۆ پێشمەرگە و بەیعەتی لە سەرجەم ئەو هۆزە عارەبانە وەرگرت کە دانیشتووی حەویجەن و ژمارەیەک کەسی لەو هۆزانە بردە ڕیزەکانی خۆی بۆی شەڕی پێشمەرگەیان پێ بکات. بەڕێوەبەری پۆلیسی قەزا و ناحەکانی کەرکووکیش بۆ پەیام هۆکاری گەمارۆدانی ئەو کەسانی لەلایەن داعشەوە لە حەویجە ئاشکرا کردو دەڵێت بە هۆی ئەوەی دانیشتوانی حەویجە نایانەوێت چەک بۆ داعش هەڵبگرن و بەیعەت بۆ داعش تازە بکەنەوە بۆیە گەمارۆ دراون و ڕۆژانە داعش دەیان کوژێت. ئەو خەڵکی کە لەوەیە وەزعێکی زۆر خراپیان هەیە گرانیەکی زۆر هەیە وە گەنجەکانیان بە زۆر یان هێنن بۆ پێشەوە بۆ ڕەبیەکان لێ بە زۆر دەیانێنن متابعەیانەکەن خەڵک ئەوێ لە دەستیان ڕابکە ماوەی شەوە ڕۆژێکە یەک ڕێگا درازیاتر لە 500 عایلە لە حەویجەوە هات نەژێت دەسەڵاتی پێشمەرگە و کە گوازرانەوە بۆ خێمەکان. ئێستا ئەگەر مەجال هەبێ لە ماوەی چەند ڕۆژێکە هیچ کەسێک لە حەویجە نامێنێت ئەوان زەختێکی زۆر لە خەڵکی سنوورەکەکەن بە تایبەتی گەنجەکانیان ئەیانگرن ئیهانەیان دەکەن سجنیانەکەن و تا ئێستا زیاتر لە 10 کەسیان ڕەمی کردوون. پرسی دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە عەرەبە سوننەکانی کردووە بە 2 بەشەوە. هەندێکیان دەڵێت هاوکاری هەر هێزێک دەکەن حەویجە کۆنتڕۆڵ بکات، بەشێکی تریشیان کە زیاتر هۆزی جبورن داوا دەکەن پێشمەرگە ڕۆڵی تەواوی هەبێت لەو ئۆپراسیۆنەدا و حەشتی شەعبی نابێت بەشدار بێت. پێشمەرگەش ڕێگە نادات هیچ هێرشێک بەبێ هەمانگی هێزەکانی بۆ سەر حەویجە ئەنجام بدرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.